دوو بەرپرسی بزوتنەوەی تالیبان بە ڕۆژنامەی واشنتۆن پۆستی ئەمریکیان ڕاگەیاندووە. پاکستان لە ڕێی کەناڵە نافەرمیەکانیەوە یارمەتی و زانیاری هەواڵگیری پێشکەشی بزوتنەوەکەیان دەکات بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی ڕێکخراوی ویلایەتی خۆراسانی سەر بە داعش لە ئەفغانستان. ئەو بەرپرسانی تالیبان ئاماژەیان بەوەش داوە کە پاکستان چاودێری وردی پەیوەندیە تەلەفۆنی و ئەلکترۆنیەکان دەکات بۆ دیاریکردنی ئەندامانی ویلایەتی خۆراسان و بنکەی چالاکیەکانیان. ئەم هاوکاریانش لە کاتێکدایە بەرپرسانی ئێستا و پێشووی ئەمریکا ئاماژەیان بەوە داوە کە یەکێک لەو وڵاتانی ڕاستەوخۆ هاوکاری بزوتنەوەی تالیبان دەکات دەوڵەتی پاکستانە. بەرپرسێکی پاکستانی دەڵێت پەیوەندی نێوان پاکستان و تالیبان لە چوارچێوەیەکی نافەرمیدایە. بەرپرسێکی تالیبانیش پێزانینی خۆی بۆ ئەو هاوکاریانە دەردەبڕێت و ڕاشی گەیاندووە ئەگەر ئەمریکا وڵاتانی دیکەش بەشداری بکەن لەو هاوکاریانە ئەوە لە ماوەی چەند ڕۆژێکدا کۆتایی بە ڕێکخراوەکانی سەر بە داعش دەهێنین. لە بەرامبەر ئەم زانیاریانەدا بیلال کەریمی وتەبێژی تالیبان لێدوانی ئەو بەرپرسانی بزوتنەوەکەی ڕەت دەکاتەوە و دەژڵێت پێویستمان بە هاوکاری دەرەکی نییە بۆ چارەسەری ئەو کێشەیە چونکە ڕێکخراوی ویلایەتی خۆراسان هەڕەشێکی گەورە نییە بۆ سەرامارەتی ئیسلامی. بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی پاکستان وتی ئیسلاماباد بە وردی گفتوگۆی لەبارەی هاوکاری بزوتنەوەی تالیبان بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆر کردووە. بە تایبەت لەو سەردانەدا کە لەم دوایانەدا سەرۆکی دەستگای مخابراتی پاکستان وەزیری دەرەوە بۆ کابوڵ ئەنجامیاندا. ئەو بەرپرسەی پاکستان وتیشی پاکستان تەنیا وڵاتێک نییە گرنگی بە دۆسەی داعش دەدات بەڵکو وڵاتانی دیکەی هاوشێوەی رووسیاش ئەم دۆسییان لا گرنگە. ئەمە لە کاتێکدایە هەریەک لە پاکستان و تاجیکستان بەشداریکردنی هێز ئەمریکیەکانیان لەم دۆسیەدا ڕەت کردووەتەوە. هەر لەو چوارچێوەیەدا لیزا کۆرتیش ڕاوێژکاری پێشووی کاروباری باشووری ئاسیا لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی لە کۆشکی سپی دەڵێت تا ئێستاش بەشێکی گەورەی هێز ئەمریکیەکان لە قەتەر ماونەتەوە بۆ ئەگەری هەر هێرشێک کە پێویست بێت لە ئەفغانستاندا. هەرچەندە نزیکەی 2000 چەکداری سەر بە داعش لە ئەفغانستان هەن بەڵام بە بڕوای جەنەڕاڵ کینیز ماکێنز سەرۆکی فەرماندەی ناوەندی ئەمریکا تالیبان دەتوانێت ڕێگری لە داعش بکات کە زەوی ئەفغانستان بۆ کردەوە و چالاکیە تیرۆریستیەکانی بەکاربێنێت. بەو پێی تالیبان خاوەنی 70,000 چەکدارە. عەزیز ئەحمەد تەوەکەل سەرکردەی دیاری دەستگای هەواڵگیری تالیبان لە کابوڵ دەڵێت هێزەکانیان ئامادەی ڕوبەڕووبوونەوەی سەربازین لە ڕێگەی تۆڕە هەواڵگیریەکانەوە بەهۆی نوێکردنەوەی کەلوپەلی چاودێری هێزەکانی ئەمریکا کە حکومەتی پێشووی ئەفغانستان بەجێی هێشتووە بە چڕی چاودێری جموجوڵەکان دەکەن. لە هەمان کاتیشدا و بەرپرسە ڕەتی کردەوە هاوکاری دەرەکی کرابن و وتیشی ئەگەر کەس ئینگلیزی بزانێت دەتوانێت ئەو پێویستیە چاودێریانە بەکاربێنێت و پێویستمان بە هاوکاری دەرەکی نییە بۆ شکست پێنانی داعش. تەنانەت بەم نزیکانە خەڵک ناوی داعشیشیان بیر دەچێتەوە.